ئێمە لەسەر ئەم بابەتە هەڵوێستە دەکەین پرسیاری زیاتر دەکەین میوانێکمان لەگەڵدایە میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر بیلال وەهاب لێکۆڵەر لە ئەنیستیتیوتی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک کە ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە کاک دکتۆر بیلال ئەم کاتتان باش سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لە وتارەکەی سەدرەوە دەست پێ بکەین سەدر بە 1 سەعات کۆتایی بە خۆپیشاندان و شەڕ و ئاڵۆزی و کوشت و بڕ هەمووی هێنا پرسیار ئەمەیە دوای وەستانی شەڕ ئایا دۆخی عێراق پێش شەڕ و پێکدادان هەمان دۆخ دەبێت دوای شەڕ و پێکدادان ئەگەر گۆڕانی بەسەردادێ چ جۆرە گۆڕانکاریەکەیە؟ سەرەتا سڵاو لە بەڕێست و لە بینەرانی K24 وەڵامی دڵی من بۆ پرسیاری جنابەتەوەیە بەس خوازانێ چونکە سیاسەتی ئەم زەمانەی عێراق باسی مەسالیح و سیستەم و نظام و ئەم لاولانیە بەڕاستی باسی ئەوەیە کە هەوا و نەفەس و تووڕەیی و هۆرمۆناتی ئەم سەرۆک و ئەو سەرۆک و ئەم بەرپرس و ئەو بەرپرس چۆن کارەکات یعنی هەر کەسێک بە تۆ بڵێکەوە سەدر بەتەمای چییە یا خەریکی چییە وازانم تۆش ڕێ نەکەی باشە چونکە سەدر بەس خۆی زانێ خەریکی چییە ئەوەی کە بۆ ینی هێزێک و توانایەکی داوەتە سەدر ئەوەیە کە هەمیشە دەستپێشخەری لای ئەو بووە هەمیشە ئەم وای لە نایارەکانی کردووەکەوە بەرپرچەکرداریان هەبێت بەرامبەر بە کارەکانی ئەو نەوەکو ئەم لە مووقیفێکا بێتکەوە پەرچەکرداری بەرامبەر بەوان هەبێت و ئەمەش بەشێکی زۆری لەوە هاتووە کە ینی سەرشێتانە هەمیشە واقعیی فەرز کردووە بەسەر نایارەکانیە ئەمە لەلایەکی تر هەروکو جنابەت ئاماژەت پێکرد ئێمە شۆڕشی تشرینمان بینی لە 2019 کاتێکەوە ئەم هەموو گەنجە لە بەغاو لە ناوچەکانی تری عێراق هەڵسانەوە ئەمانە ینی نیان توانی قاچێک بخێن ناو منتیقەی خەزرانیان توانی بگەنە سەفارەتێک چونکە فعلن ئەمە خەڵک بوو ئەمە میلەت بوو بەڵام کاتێکەوە خەڵکانێکی تر هەروە بە ئاسانی وەکو ماسو لەموو دەرهێناوێ یەنە ناو پەرلەمان و یەنە ناو دەستگاکانی حکوومەتەوە معنای وایە دەستێکی سیاسیان لە پشتە و هەر ئەم قسەی کە ئەم هەواڵی کە جنابەت وتت کابرا بە تویتێک یاخود بە وتارێک وەکو شامی شەریف هەموویان لی دەرچوون و ناوچەکەیان تەواو کرد معنای وایە ئەمە بریتی بوو لە خۆپیشاندانێکی سیاسی بەعکسی ئەو خۆپیشاندانانەی کەوا فعلا خۆپیشاندانی گەل بوو لە 2019 و سەرەتای 2020 تا بینیمان کەواتە ئەمە حرەکەیەکی سیاسی بوو توانی سەدر ئەم جادە و ئەم خەڵکەیکەوە تا حدێک کۆرانە بە دوای کەوتون بەکاربێنێ بۆ دژایەتیکردنی نایارەکانی و بێوێ ئەو هەڵەتەی کەوا کردی کە بەڕای من خۆشی هەستەکە هەڵی کردووە کە پەرلەمانتارەکانی لە پەرلەمان کێشایەوە بتوانێت بەم زەختە شەعبیە نایارەکانی توش بکات والێ بکات کەوا تەوات جۆرێک لە تەنازل بۆ سەدر بکەن زۆر باشە کاک دکتۆر ینی پێت وانییە ئەمەی کە ڕوویدا ئەمە شەڕی مەرجعیەتە بە تایبەتیش کاتێک حائیری دەستی لە کاری مەرجعیت کێشایەوە و سەدریش گوتی هەر نەجەف مەرجعی شیعەیە پێت وانەیە ئەم شەڕە شەڕی مەرجعیت بوو لەمەشدا مەرجعیەتی شیعەی ئێرانی لە مەرجعیەتی شیعەی عەرەبی بردەوە و لە بری نەجەف ئێستا هەر قوم مەرجعە خۆی نامەکەی حائیری بەڕاستی نامەیەکی سیر بوو چونکە لەلایەکەوە نەمان بیستووە بەڕاستی مەرجع ئیستیقالە بکە ئەمە خۆی لەلایەکەوە سیر بوو لەلایەکی تریشەوە ئەوێت بەڕەکە لە بن پێی سەدر دەربهێنێت بۆی بڵێکەوە سەدری بوون نەبە ناوە نەبە نەسەبە بەڵکو بە یعنی بە علمە کە مەبەستی ئەوەیە کە سەدر ئەو علمەی نییە خاڵێکی تر کە جێی سەرنج بوو لە نامەکەی ئایەتوڵڵا حائیریە ئەوەیە کە ئەڵێ داوا لە شوێن گرەوەکانی لە ئەوانی کە لەسەر منهەجی ئەو اقتداءەکەن داوایان لێیەکە لەبەر خاتری عێراق بەگوێی ئێران بکەن بەگوێی ئایەتوڵڵا خامنەئی بکەن کە ئەمەش خۆی ینی هەر خۆی قسەکە سەیرە بەڵام لەلایەکی ترەوە سەیرە چونکە سەدر بەمەتوانی لەم هەڵبژاردنانە لای کەم لە نایارەکانی دەنگ زیاتر بهێنێ بەوەی کەوا خۆی بە دژە ئێران نیشان ئەدا بەشێکی ئەوەشی کە لەم شارە و لە خەلیج و لە ناوچەکە تا حدێک قبوڵێکی زیاتر بۆ سەدر هەیە ئەوەیە کە باسی لا شەرقیە و لا غەربیەیە کردکەوە ئەگەر تفێک لە ئەمریکا بکەوە تفێکیش لە ئێرانەکە بەعکسی نایارەکانی ترکەوە دەستی ئێران ماچەکەن و تفەکانیان هەمووی بەرە و
بەرەو ئەمریکایە بەڵام ئەم نامەی حائری وای کرد کە وەک بڵێ ئەمەد لە چی و ئەوەد لە چی بەڵام بەڕای من بەشێکی بریتە لە زەختێکی ئێرانی بەرامبەر بە سەدر چونکە ئەمە لەلایەکەوە هەڕەشەیەکە لە سەدر بەڵام لەلایەکی تریشەوە خوتوکەدانێتی بەوەی کەوا تۆ ئەگەر بتەوێ چاود لەوە بێ کە تۆ هەم مەرجعی سیاسی بی هەم مەرجعی ئاینی بی هەربێ بگەڕێتەوە بۆ ئێران. باش کاک دکتۆر بیلال زۆرێک لە چاودێران دەڵێن ئەمریکا تا ڕادەیەک کشاوەتەوە و لە دوورەوە تەماشای دۆخی عێراق دەکا وەکو ئەوەی بڵێ عێراقی بۆ ئێران بەجێهێشت بێ پێ دوا بێ شتێک لە ڤێننا ژێر بەژێر لە نێوان ئێران و ئەمریکا ڕێکەوتنی لەسەر کراوە و ئەمریکا پاشەکشە لە عێراق دەکات. ئەمریکا پاشەکشە لە عێراق ناکات ئەو هەڵەیە کە لە ئەفغانستان کردی لە عێراق دووبارەی ناکاتەوە و بەڕاستی ئەو جۆرە پاشەکشەیەش پاشەکشەی ینی خەتەرناکە کە تۆ بە تەواتی چۆڵی بکەیت و بەدیلی طالیبان لە عێراق کە حەشدی شعبیە بێ بۆ نمونە جێی دەوڵەتی عێراقی یاخود سوپای عێراقی بگرێتەوە ئەم جۆرە هەڕەشە گەورەی کە لە دوای کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان لە عێراقیشە ئەم ترسە هەبوو ئەم ترسە ئیسە ڕەواوەتەوە ئەمریکا التزامێکی عسکەری و التزامێکی سیاسی و دبلۆماسی بەرامبەر بە عێراق هەیە بەڵام هەڵەی ئەمریکا لەوا بوو کە هەوڵێکی جددیدا بەهێنانی ئیتیحادی ئەوروپی و بە هاوکاری لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و لەگەڵ یۆنامی کەوا عێراق هەڵبژاردنێکی هەبێت کە بەڕاستی هەڵبژاردنێکی سەرکەوتوو بوو بە مەعایری عێراق خۆیشی یەکێک بوو لە هەڵبژاردنانەی کەوا کەمترین گزی و با بڵین گەندەڵی تیاکرا بەڵام بەداخەوە لە دوای هەڵبژاردنەکانەوە ئەمریکا جۆزێک لە وەک بڵی کشانەوە و پاشەکشەی پێوە دیار بوو بەڵام بە هەمان شێوە ئێرانیش پاشەکشەی پێوە دیار بوو وەک بڵێ لە تاران و لە واشنگتنیش قەناعەتێک هەم بۆ دروست بووە کە ئەم عێراقە لەو ناچێت زۆری لێ سەوز بێ شتێکی وای لێ بەرهەم بێت لەلایەکی تر ئەدەواتی ئەمریکا لە عێراقا وەکو جاران نییە و بەڕاستی اختیارەتەکانیشی اختیاری زۆر ئاسان نین ئەمریکا لە عێراقا بۆ نمونە لەگەڵ سەدرا لە باشترین حاڵەتە ناڕاستە و خۆ قسە ئەکات لەگەڵ لایەنەکەی ترا لایەنی ئیطار ئەوە هەر میلیشیایەکی زۆریان تایە و ئەوەشی کەوا ڕۆژ لە ڕۆژان لەگەڵ ئەمریکا بینی خۆش بووە وەکو تەیاری حکمە وەکو عەبادی ئەوانی تر خۆیان داوەتە ئەو لایەنە چونکە سەدر هەمویانی وەڵی لە ترسی سەدر هەمویان کۆبوونەتەوە لەژێر ئەو چەترا بۆیە لەگەڵ ئەوانیشە حیوار مەسەرەن لاوازە ئەگەر ئەمریکا دەسەڵاتێکی بەسەر لایەنەکە بشکێ بەسەر لایەنی سونە و کوردیە ئەشکێ سونەکە خۆی لاوازە بەداخەوە ماڵی کوردیش لە جاتیەوەی کەوا خەمی مەسلحەتی کوردستان و خەمی هەرێمی کوردستانیان بێت ئەوانیش دابەشبوونی ناوماڵی شیعیان قۆستۆتەوە و ئیسفادەیان لێ کردو بۆی کەوا پارتی وێکێتی شانومر و پاراسی یەکتری پێ بشکێنن ئەمەی کە جاران لایکەم هەبوو کورد بە یەک دەنگە چوە بەغدا ئێستا ئەوەش نەماوە بۆیە کوردستانیش لاوازە ئەمریکاش ناتوانێت زەخت لە کوردستان بکات بۆی کەوا لە عێراقا دەورێکی ئیجابی هەبێ هەڵبەتە ئەمە بۆ ئەمریکاش خراپە بۆ عێراقیش خراپە بەداخەوە بۆ هەرێمی کوردستانی تا ئیسە خراپ بۆ وەکو بینیمان هێرش دەکردە سەر هەرێمی کوردستان نەوتەکەی لە ڕێی مەحاکمەوە هەڕەشەی لێ ئەکرێت وڵاتانی دراوسێ بە هەموو جۆرێک هەڕەشەی لێ یەکەن و کوردستانیش تا حدێک یعنی دەسەوسان ماوەتەوە توانای خۆپارێزگاری نییە. زۆر باشە کاک دکتۆر بیلال دوا پرسیارە گەر بە کورتیش وەڵام لێتەوە من سوپاست دەکەم بۆ خۆ دەزانی ئێستا ڕێگاکە تەخت بووە بۆ چوارچێوەی هەماهەنگی بۆ پێکەنانی حکوومەت بەڵام با بێنێ سەر قسەکانی مالیکی ڕاشکاوانە دوای قسەکانی سەدر دەڵێ نابێت لە هیچ کەسێک خۆی فەرز بکە بەسەر واقعەکەدا و دەبێ هەمومان پارێزگاری لە دەستور و بەپێی پێکاتە دەستوریەکان ئێمە وڵات ببین بەڕێوە پێ دوایە دەبێت چ جۆرە حکوومەتێک لە داهاتوودا لە عێراقدا پێک بێت. بە کورتی من تەسەورەکەم هەرە بێ بگەڕێنەوە سەر حکوومەتێکی تەوافقی چونکە ڕاستە سەدر توانی دەنگێکی زیاتر لە نایەرەکانی بێنە بەڵام نەیتوانی بە یەکجاری لیان بباتەوە بە شێوەیە کە حسابیان بۆ نەکا چونکە ئەگەر دەنگیشان کەمی کردبێ ئەو میلیشیان کەمی نەکردووە پارەیان کەمی نەکردووە ئەمە لەلایەکی تر ئەوانیش ینی ڕاستە دەوڵەی عمیقەیان هەیە محکەمە و ئەمانیان لە مەسلحەتی خۆیان و لە دژی سەدر بەکارهێناوە بەڵام ئەوانیش ناتوانن دژ بە سەدر ڕابوەسن چونکە سەدر بەشێکی زۆری جادەی لەگەڵەوە بەشێکی ئەویش میلیشای خۆی هەیە و دەسەڵاتی خۆی هەیە بۆیە هەرە بێ بەجێر لە جۆرەکان حکوومەتێکی تەوافقی دروست بکرێ بەڵام ئەوەی کە جێی سەرنجە هەروەکو ئێسش پێشتۆزێک سەرۆک کۆماری عێراق لە وتارەکەیشا باسی کرد کە تقریبا قەناعەتێک دروست بووە کە ئەم سیستەمی دوای سەدامە لە عێراقا ئیتر گەیشتۆتە کۆتایی ئەم سیستەمی محاسەسە و
ئێستا کە شیعە دەیانەیە بەڕاستی دیکتاتۆریەتێکی مرکزی شیعی دروست بکەن ئەوەتانە لەوەشان نەجاحەتیان نەهێناوە هەڕەشەی جەنگی ناوخۆ لە گەلی عێراقەکەن ئەمە تقریبا گەیشتە کۆتایی عێراق پێویستی بەوەیە کە مراجعەیەکی ئەم سیستەمە بکە کار لەوە نیە تەنها ریفۆرم بکەیت و سووداوی بۆ بکەیت وەکو بەڕاستی پێویستی بەوەیەکەوە ئەم دەسە لە جێ چۆ چاک بکرێتەوە جارێکی تر بێتەوە جێی خۆی. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر بیلال وەهاب لێکۆڵەر لە ئینستیتیوتی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە خواتان لەگەڵ سپاس بۆ جەنابیشتان.